سانێک هەیە بە تایبەتی ئافرەتان تەکەبوریان زۆر هەیە بەهۆی جوانیەکەیانەوە. خوای گەورە جوانێکی پێبەخشیوە، بەهۆی ئەم جوانیەوە خۆی لە خەڵک بە باشتر دەزانێت. تەماشاکە لە بنەماڵەکەیە کەس لەو جوانتر نییە، منافسی کەمە لە خۆی بایە بێت. بەڵام ئەمە خوشکی بەڕێزم و برای بەڕێزیش بە هەمان شێوە پێت ئەڵێ مە زیاتر ئافرەت ئەم سیفەتەی تایە. هەر پیاوێکیش ئەم سیفەتەی تیا بێ شانازی بە جوانی خۆیەوە بکە، ئەوە خۆی شوبهاندووە بە ئافرەت. وا نەزانی خوای گەورە تۆی خۆشەوێ زۆر بەڕێزی لای خوای گەورە، بۆیە خوای گەورە ئەوەندە بە جوانی دروستی کردویتە. ئەبوو لەهەب کە خوای گەورە قورئانی دەرباری دەخوارەوە، ئەبوو لەهەب دوژمنی خوا زۆر زۆر قۆز بوو، زۆر جوان بوو، بەڵام دوژمنی خوا بوو. لوقمانی حەکیم سەلامی خوای لەسەر بێ پیاوێکی ڕەشپێس بوو، خوای گەورە حکمت و دانایی پێدا. جولەیبیب بیلالی حەبەشی ڕەزای خوای لەبێ ڕەشپێس بوون، بەڵام لای خوای گەورە زۆر بەڕێز بوون. عەبدوڵڵای کوڕی مەسعود کە زانایەکی گەورەی سەحابەیە ڕەشپێس بوو. کەواتە وا نەزانی خوای گەورە جوانی بە تۆ بەخشیوە، تۆ زۆر لای خوا بەڕێز و خۆشەویستی. ئەسڵەن بڕۆ سەیری کە وڵاتە ئەجنەبیەکان و بێدینەکان ئەوان زیاتر قۆزترن، جوانترن، بەڵام دوژمنی خۆشن. ئافرەتی ئەوان جوانترە بەعام، بەڵام دوژمنی خوان پیاویشیان بە هەمان شێوە. کەواتە شانازی مەکە، تەکەبور مەکە کاتێک کە خوای گەورە جوانێکی پێت بەخشیوە، هەمووی تاقیکردنەوەی خوایە. بۆ زۆر کەس جوانی بۆتە بەڵا، چی ژن چ پیاو. کەواتە خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، لە خوا بترسن، تەکەبور مەکەن، چونکە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم ئەو کەسانەی کە لە دنیادا خۆیان بە گەورە دەزانن، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە حەشریان دەکات وەکو مێرولە بچووکیان دەکاتەوە. چونکە لە دنیادا خۆیان بە زۆر بە گەورە زانی، خوای گەورە وەکو مێرولە بچووکیان دەکاتەوە. خوای گەورە تەماشای ماڵ و سەرۆت و سامان و شکل و شێوەتان ناکە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، بەڵکو سەیری دڵتانەکە لەگەڵ کردەوەکانتانە. بۆیە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، خوای گەورە سەیری دەموچاوت ناکە، سەیری ماڵ و سەرۆت و سامانت ناکە، تەنها سەیری دڵەکەت و کردەوەکەت ئەکە. تەکەبور مەکە، خۆت بە گەورە مەزانە کاتێک کە خوای گەورە جوانێکی پێت بەخشیوە، دڵنیا بە خۆراکی زەوی و دەڕزێ، ئەوە دڵنیا بەلەوە، ئەو جوانت ڕۆژێک دێت کۆتایی پێ دێت.